بەخێر بێن قوتابیانی خۆشەویست ئەمڕۆ بابەتێکی نوێ وەردەگرین کە ئەم بابەتە پاراستنی دانەکانمانە. دان زۆر سوودی هەیە بۆ مرۆڤ و هەروەها مرۆڤەکان دوو جۆر دانیا هەیە، دانی شیری و دانی هەمیشەیی. دانی شیری ئەم جۆرە دانەیە کە لەو کاتەی لەدایک دەبین ئێمە پێمان ناکرێت شتی زۆر بخۆین، بۆیە ئێمە هەر شیر دەخۆین. ئەم شیرانە سوودیان زۆر هەیە بۆ دانەکان، وا دەکات بە تەندروستیەکی باش دانەکانمان بۆ بێ. بەڵام لەو کاتی دانی شیری لە جێ خۆی لا دەکەوێت دانێکی تر دێتە جێ کە ئەمە دانی هەمیشەییە. دانی هەمیشەیی سوودی زۆری هەیە، بەڵام لەو کاتی دانی هەمیشەیی لە جێ خۆی لا دەکەوێت دانی تر نییە بێتە جێی دانی هەمیشەیی، بۆیە ئەم شوێنی ئەم دانەیە دانی تری لێ نایەتەوە. و هەروەها دان زۆر سوودی بۆ ئێمە هەیە. ئێستا باسی سوودەکان دەکەین. سوودەکان هەم جوانیەکی زۆر باش بەدەومان دەبەخشێت و هەروەها یارمەتیمان دەدات بۆ خواردنمان کە خواردنیش وزەمان بۆ پەیدا دەکاتن. بۆیە ئەویش یارمەتیمان دەداتن تا بیخۆین و هەروەها دەبێت ئێمە دانمان چۆن ئێمە دەپارێزێتن دەبێت ئێمەش ئەو بپارێزین. بۆ نمونە نابێت شیرینی زۆر بخۆین، دەتوانین بیخۆین بەڵام نابێ زۆر بخۆین و لەو کاتەش دەیخۆین دەبێت دانەکانمان جوان بشۆین. و هەروەها لەو کاتی دەیشۆین دەبێت یەکەم جار مازوونەکە بە شێوەیەک لەسەر فڵسەی دانەکە دانین، بەڵام نابێت بە ڕێژەیەکی زۆر، لەبەرەوەی هەم مازوونەکە خەسار دەبێتن هەم سوودی زۆری لێ وەرناگریت. و لەو کاتی دانەکانمان دەشۆین دەبێت یەکەم جار سەرێ و خوارێ بشۆین دوایە لە ناو دانەکانمان. بەڵام هەندێک کەس هەن ناودانەکان ناشۆن، ناودانەکان زۆر گرنگە بیشۆی، چونکە لەوانەیە خۆراکەکان لەوەیدا گیر بن، هەنجی زیانێک بە دانەکانمان وەردەگرێت و پدومان دێشێت و ناتوانین زۆر بیزوڵێنین، چونکە هەست بە هێشانێکی زۆر دەکەین. بۆیە دەبێت سەرەکان بشۆین و هەروەها دەبێت لای سەرش بشۆین و ناو دانەکەش لەبەرۆی هەندێک جار لای پشتەوەی پیس دەبێتن، بەڵام ئێمە هەستی پێ ناکەین، بۆیە دەبێت لە هەر حاڵەتێک دەبێت بیشۆین. قوتابیانی خۆشەویست، هیچ پرسیارێکتان هەیە؟ مامۆستا پێویستە نەچ بکەین بۆی دانەکانمان بپارێزین؟ پێویستە کالسیۆم و پۆتاسیۆم بخۆین. کالسیۆمیش وەک شیر، بەڵام لەو کاتێک شیرەکەی دەخۆین نابێت بە خواردنی دیکەی خراپ تێکەڵ دەکەین. بۆ نمونە قاوە، هەندێک کەس هەیە شیر لەگەر قاوەکەی تێکەڵ دەکا، ئەمەش کالسیۆمەکەی کم دەکات لە شیرەکە و سوودێکی زۆری نابێت بۆ دانەکانمان، بەڵکو خراپ دەبێت چونکە سوودی لێ وەرناگرێت و قاوەش زۆرێکە لە شیرینی کەوا دەکات ئازاد بەدانمان ببەخشێت و بۆیە ئەمە نابێت لەگەر خواردنی تر تێکەڵ دەکەین، بە تایبەتی خواردنە خراپەکان. کەیدی پرسیاری هەیە قوتابی خۆشەویستەکان؟ فەرموو ئیلاف. دانی مرۆڤی ئاسایی چەندە؟ لە کاتی پەیدابوون دانی هەمیشەیی ئەوە ژمارەی دانەکانی مرۆڤ دەبێت بە 32 دان. تێری پرسیاری هەیە قوتابی خۆشەویست؟ فەرموو هەریات. مامۆستا من دیوی ژوورەوەی دانەکان ڕۆژ بووە، چی بکەم؟ لەو کاتێک دەبێت دانمان بشۆین دەبێت لێوارەکان بشۆین و هەروەها ناوەکەی هەندێک جار لەبەرەوەی خۆراکەکان لە ناوەی دانەکە گیر دەبێت، بۆیە ئێمەش دەبێت جوان بیشۆین. لەبەر ئەوە کلۆریەکەی نامینێت، بەڵام دەبێت زۆر جوان بیشۆین و گەر پێ نەکرا ئەوها بیشۆی دەبێت بڕۆیت بۆ پزیشکی دان، ئەوە بۆ چارە دەکات و دەبێت بە قسەکانی پزیشکەکەش لە مەودە زیاتر هەوڵ بدەیت و تا کلۆری نەگرێت لە لای ژوورەوە. کەیدی پرسیاری هەیە قوتابی خۆشەویست؟ فەرموو دانیا. گەردەدانەکانمان هێشتا دەبێت چی بکەین؟ گەردانەکانمان هێشتا دەبێت بڕۆین بۆ پزیشکی دان و هەروەها لەو کاتەی دەڕۆین دەبێت یەکەم جار دانەکانمان زۆر جوان بشۆین، لەبەرەوەی تا لەو کاتەی تەمشای دانەکانمان دەکات لەوانەیە هۆیەکی خراپ ببینیتەوە و لەوانەیە چارەسەرکردنی هێشانی دانەکە خراپتر بێت،
زیاتر بێشێت بۆ توواتە بۆیە دەبێت بڕۆن بۆ پزیشکیدان بەڵام چەندی پێمان بکرێت دەبێت ڕای بە پاکوخاوێنی ڕای بگرین و لەو کاتی دێنەوە لە پزیشکیدان هەندێک جار دەبێت دیسان بە شێوەیەکی جوان و پاکەخاوێن دەبێت دانەکانمان بشۆینەوە کەیدی پسەر هەیە قوتابی خۆشەویست فەرموو سەنا مامسەر کاتێک ئێمە دانمان دەشوین هەندێک شتی پیس لە ناو دانەکانمان گیر دەبێت ئەو کاتە ئێمە چی بکەین؟ لەو کاتەدا دەبێت ئێمە داوی توبی بەکاربینین کە دکتۆر پێمان دەدات و زانیاریمان پێدات و شێوەی دانەکان جیاوازە لێ دوور دەکەونەوە هەندێکیش لێکتر نزیکن و بە تایبەتی ئەوانەی دانەکانیان لێ دوورە خواردن زۆر لە کەلەنەکان گیر دەبێت بۆیە دەبێت داویدان زۆر بەکاربینن ئەمە هۆیەکەتی و هەروەها لەو کاتی دامان زەر دەبێت زۆر بە پاکوخاوێنی و دەبێت زۆر زیاتر و زووتر دانەکانمان بشۆین تا کلۆرەکەی زووتر لاکەوێت تا زەرداییەکەی زووتر لاکەوێت دواتر لەو کاتی زەرداییەکەی لاکات ئەوە دەبێت کاتەکان دیسان ڕێک بخەینەوە فەرموو قوتابیانی خۆشەویست کەیدی پرسیاری هەیە؟ زۆر باشە ئەمەش بە ئەم بابەتەیە کە باسی پاراستنی دانەکانمان دەکات لەبەرەوەی چۆن دانسوودی بۆ ئێمە هەیە دەبێت ئێمە بە پاکخاوێنی ڕای بگرین و نابێت پیسی بکەین لەو شارەی کتێبخانەی بناسی لەبەرەوەی یەک کتێبخانەی هەیە لەو هەولێرەی ئەویش ئەو کتێبخانەیە و پێشیان گوتیە زەیتون زۆر کەسم چینە دەرێت لە قەتعەکەی نووسرایە زەیتون پێشتر ساڵی 2005 لەگە پارێزگاری هەولێر ئیتفاقەتیان کردیە کۆریەکان وتیان عەردمان بدەنێ هاوکاریمان بکەن کتێبخانەکتان لێ دروست دەکەین ئەو وەختی دەستیان پێکردێ ساڵی 2005 بیناغی ئەو کتێبخانیان دانایە ساڵی 2008 کۆتایی پێهاتیە لەلایەن کۆریەکان دروستکرایە و ئیفتتاحکرایە شتەکی زۆر جوانیان دروست کردیە لە دوو تاپق پێک دێ هۆڵی گەورەی تێدا ئێستا دەتان بین پتر لە 100,000 کتێبی تێدایە ئێرە ئەو کتێبانەش هەر کەسێکی لەو شارەی هەر تەڵەبەک بێ هەر کەسێک بێ ڕۆشن بێ پێویستی بێرە دەبی لەبەروەی ئەتوسوێنێ ئینشاءڵڵا دەگەنە مەرحەلەچی دەچنە کولیەی پێویستان بێرە دەبی و دێن بەحس و شتیوا لێرە مەسادر هەیە کتاب و شتیوا دەردێنن
ئەجا هیوادارین هەمووتان ئینشاءڵڵا دوا ڕۆژەشی گەشتان دەبی با زۆر لە کاتتان نەگرین بەس پێشتر حەز دەکەین ئەو هۆڵانە کە بە زیان هێشتیە کۆریەکان دو یادگاری دەتان بین ببینن زۆر شتی جوانی تێدا وەک کەلتورێکی خۆیان چکۆ هەر شارێک هەر وڵاتێک کەلتوری خۆی هەیە کەلتور دەزانن چیەوە نیە کەلتور مەسەڵەن دەسیا ئەوروپای زلچی کوردی کەلتوری تووە وەنیە کە لە دوو ڕابت بینی زلچی کوردی دەری و کووردە وەنیە ئەوانیش کۆریەکانی شەروە لە باتی وەی نەفەری بینن لێرەدارن بە زلچ خۆیان چیان کردێت شتی بە سێڕامێک دروستیان کردیە ئێستا دەچین دەبینن ئەو شتانە تعبیری ئەوەی دەکا کە زلکمان وایە و یاریکردنمان وایە و نان خواردنمان وایە باش هەر پرسیارشتان هەبی لە بەشەکانیش دەتان بپرسە ئەمە کتێبخانەی 1933 دروست بووە کتێبخانەی هەولێر ساڵی 1933 ئەلێرەش یەکەمین کەس کە بوویتە مدیری کتێبخانەکەی ڕسمەکەمان ئەلیرەدایە دەتانەوە چ بەسە دەکەون ببینن چێ یەکەمین کەس بووە کتێبخان لە مدیری کتێبخانەکەی بووە یان لە 43ەوە کتێبخانە هەیە چێ گەڕەچ تەیراوی بچینە مامۆستایەکان یان ئەنگۆ چێتان لە گەڕەچ تەیراوی بووە ئەوزە لەوێ بووە مزگەفتێکەکەن مزگەفتی کوێتی بووە و لە مەنتیقانە بووە دوای یەک دوو زێ کردێ دوای هاتەکن دایرەی ئەمن دوایە چوتەکەن وەزارەتی تەندروستی بەرامبەرویکن حەریقی دوای هاتەوە ئێرە باشە چ پرسیارتان هەیە دەربارەی کتێبخانە ئەگۆ زیرەکەن مەکتەبتان ماشەڵڵای لێبێ یعنی نمونەیە و لە هەمووتان لێتان دیارە زۆرە و زۆرە حەز دەکەی هەرچ کتابەکە دێ فارسی هەیە تورکیە ئینگلیزی هەیە ئەڵمانی هەیە هەرچتان دەوێت هەیتمان سێ ڕۆژ چوار ڕۆژ پێنج ڕۆژ بە هەویەی تایبەتی خۆت دەی لێرە هەیوەیەکت دادنەی کتابەکان دەبێ لۆ دەینەوە ژۆری زۆرە ئەوە ئەو منتقەیە منتقەی ئیداری پێ دەڵێن یعنی ئەو کەسانی کە ئیشی ئیداریات دەکەن ئەو لاش هەمووی هۆڵی خوێندنی تێدایە هۆڵی دوو هۆڵی گەورەی تێدای کتێبی تێدا ئێستا بە چای خۆتان دەبینن کۆیانی هەمەی جیاجیایە مەسەن ئەتو مڕاجعی دێ کۆمپیوتەر لە دەرێماندانە هەمووی تێدایە کوردی دەوێ خوارێ عەرەبیە هەموو کتاب هەرچ کتابە چی دەتەوێت بە عەرەبی نووسرابی لە خوارێ هۆڵی خوارێ ئی سەرێ کوردی و ئینگلیزی و دیاریش مەسەڵەن زۆر کەسەیە زۆر کتابی بە دیاری دەین تێ ئێرە ئەمە ناوی دەنووسین لۆی دادنین ئەو کەسانی کە دێن سوودی لێوەردن پێش هەر دروست کرا ڕێکخراوەکە کۆریە ناوی بەبیرتان دێ وەختی خۆی عالەم نەخۆش دەبوو دانگوت بچینە لە ناو معسکەری دانگوت کۆریەکان لەوێن دەرێ عیلاج دەکرێت ئەوجا ئەو ڕێکخراوە ناوی زەیتون بوو لێ ناویشیان لێ زەیتون چی دی هەر بژی بە خۆتان باش ئەجا ئەفەرمونون ئەمە ڕسمەکان بەخۆی دەدوێن ینی بەخۆیان قسەی دەکەن وەنیە ئەوە چاڵاچیەکانە ئەو ڕێکخراوی گوتمان ڕێکخراوەکە ڕێکخراوی زەیتون مەسەڵەن چ چاڵاچی کردبی وە بێ بزانن مەسەن لە هەولێری چیان کردیە و حتا چاڵاچی ڕاضی ئەوەی وەرزشی و جۆ کاراتی و ئەو شتانە چینە بە خۆتان پێشتر مەشهورە بە کاراتی و شتان چاڵاچیەکان هەمووی لێدرایە دەتانن ئەوە پێدا بڕۆن ئیسەرێش هەمووی لەسەری نووسرایە یعنی بە کوردی نووسرا لێرەش زۆر چ نووسرا مەسەن ئەوە چبی ئەوانە هەمووی دەتان بە خوێندنەوە لە خۆتان پێدا بڕۆن بخینن باش
تەمەەن چەند بە منداڵ حساب دەکرێت تەمەنی 4 ساڵ بەسەرەوە ماڵتە تا دەگرین تەمەنی ساڵی گەنج حتا ساڵی چەند بە منداڵ حساب دەکرێت قانونە چی دووەلیە یاسایەکە چەند 18 ساڵ ئافرین سەپڵە چیرۆلێدەن حتا 18 ساڵ منداڵ حساب دەکرێت لۆ لەبەروەی بەجەستەوە بە عەقلەوە حتا 18 ساڵی پڕ نابی یعنی پێتان ئەوە نەبی وشترێ حتا 18 بە منداڵ چینەگۆ پێتان ناخۆش بی برێنا ئەمە زەرامین گەورە بووینەوە وەنیە بەڵام یاسای دووەلی یاسایەکە حتا 18 ساڵی بە منداڵ حساب دەکرێت لە بەروەی کامل نەبووە بەجەستەوە بە عەقلەوە پڕ عەقل نەبووە وەنیە بەڵام لە 18 دەبیە گەنج ئەوزە دەست پێ دەکەی دوای پیر دەبیوە چیمە دوای بە گۆپالی دە ڕووندا دەنیشین ئەجا ئێرە ئەو بەشە بەشی منداڵە بەشەکە ئەمە زۆر گرنگی پێ دەدەین لە بەوەی بیناغی هەر وڵاتێک لە منداڵ ڕادەست پێ دەکات وەنیە ئەساسی لۆدادەندرێ بەداخەوە لە وڵاتی ما زۆر تاخیرین بەخۆی لە زیان لە کچکەی ڕادەست پێ دەکەن بیناغیان لۆ دروست دەکەن وەی لێ دەکەن ئەو لەگەری بڕوا حتا گەورە دەبی ئەو کەسە دەبتە ڕۆشنبیر دەبتە شتی باشی لێ دەردەچی لۆ دەرێن کابراە ڕۆشنبیرە ڕۆشنبیر چیە مانای شتی خینتێوە نیە ئەتو کتابە چی دەست دەدیان ئێستا گۆڤەر ئەم زۆر چیرۆکم نووسەوە تەمەنم مەسەلەن 45 ساڵە لە تەمەنی خۆم شتم وەرگرتیە خبرەتم وەرگرتیە چیرۆکەشی دەنووسم لۆنگۆ ئەتو دەخینیەوە یعنی تەمەنی من 40 ساڵە 40 ساڵ ماندی بوویمە هەتا ئەو چیرۆکە هاتیە ئەو چیرۆکە ئەتو بە 5 دقی دەخینیەوە ینی خبرەتی منت وەرگرت بە 5 دقی ئایا ئەگەر 5 کتابی بخینی وەنیە ئیمامۆستای نووسیتیەکە چی دیە نووسەرەکە یعنی خبرەی عالەمی وەردەگری بە 5 دقی بە 10 دقی ئەوجە چت لێ دێ بەوەی دەبیا ڕۆشنبیر ئێرە تەبعاً بە زۆر ماندیتان نەکەم بە خۆتان هەستان لە ئەوەی نییە زۆر وەنیە لە مەکتەب لەلایەکی دوای ئەمەش برێن وەڵا مامۆستاش ماندیمان بکە تەبعاً ئێرە شەترەنجمان هەیە ئێستا زۆر جاری ینی چینە زۆر کەس دەستە لەگە خۆی دەرێ پاشە چ عیلاقەیە ئێرە مەکتەبەیە شەترەنج هەیە شانۆ هەیە وەنیە ئەمە ئەو کەسانی کە دێتێ ئێرە چی لێ دەکەین ئەمە زۆر ساڵاتی مەسەن لە پشووی هاوین و ئەوە حتا لێرە مخەیەم ئەوەی لێ دەکەینەوە مخەیەم خێوەتکای دەکەینەوە فێرە دەورەی شەترەنجی دەکەین مەسرحیان لێ پێشکەش دەکەین فلیمیان لێ عەرز دەکەین وەچی ئەوانەمان عەرز کرد چی لێ دێ شەخسەکە لەگەوانە چیرۆکەچی ئەو چیرۆکمان حازر کردیە زۆر چیرۆکمان هەیە دێن لێیان باز دەکەین یعنی حەزە چی دەدەینێ وەی دەکەین وەی لێ دەکەین حەزی لێرەبی بەواستەی ئەو شتانە لەگەوی فێری دەکەین کوبخینی ئەزە ئەوەم لەبیر کرد گوتم ئەنگۆ لەنگۆ ڕادەست پێ بکەین شتەکەیە دەبی بیکەن ئەنگۆ یعنی منداڵێکی کچکەتان هەیە ئیبرات ئی خوشکت بڕۆ بازارێ 500 دینار 1000 دینار هیچ نییە لۆ مزەلەکی گۆڤارەکی بیبەلوی ئەگە حەزیشی نێ برێ برێ وەرە بەرە بزانە ڕسمەکانی پێشاندەی وەی لێ دەکەی ئەو منداڵە حەزی لێ و خوێندن دەچێ گەورەش بی بەوەی عالم زۆر کەسەیە بێ خوێندن ناژی یعنی ئێستا یەک بە خۆمان ئەگەر ڕۆژێ 10 دقە شتە چی نەخینم استراحەت ناکەم لۆ حەزەکە دروست بووە لێ ئەنگۆش دروستکە لۆ منداڵەکانی خزمتان ئەگە لۆنگۆش دروست نەببی باشە ئەگە پرسیارتان هەیە لەو بەشەی چکو ئەو بەشە لۆیە زۆر گوتم لێرە بن لە بەوەی شمولین گۆ دەکا ئەگەر هەر شتە شتان هەبی دەتانین جوابتان بدەینەوە لە ڕۆزەی ڕاهێتمە ئەوانە ڕۆزەی لە ڕۆزەی حتا گەورە دەبی
کاتو مەسەن کە گوتمان سەردانی کتێبخان دەکەی لێرە چ بەشەکەت دەوێتن مەسەن هەر بەشەکەت بێ لەوانە ئەتو لێرکوانە مەسەن کتێبی سەقافەت دەوێتن سز دەکەیەوە تەماشای ناونیشانەکان دەکەی چ هەند ناونیشانت ویست ئەوەی مەبەستە ژمارەکە لە بەرامبەری نووسرایە ئەو ژمارە دەینی لەگەڵ ناونیشانی کتێبەکەی دەژنووسی بەشی سەقافە دەینی ئەمە کتێبەکە دەدەینی پرسیارەتەکەتان نییە؟ ئەتو کەدەی سەردانی کتێبخانە دەکەی پێویست بە کتێبە بخینیەوە دەتەوێت کتێبەکەی نەبێەوە لەناو کتێبخانەی بخینەوە دوو هۆڵمانی هۆڵک تایبەتە بە کوڕان هۆڵک تایبەتە بە کچان کتێبەکە دووەردەگری دەی لە هۆڵەکە دادەنیشی کتێبەکە دەخینەوە کاتی کە پێویستت بچێەوە کتێبەکە تەسمیل دەکەیەوە دەڕێ ئێرەش هۆڵی کتێبە کوردیەکانە دیاریشی تێدایە بە هەمان شێوەی خوارێ کو لە خوارێ لە دوو کتێب دەگەڕای لیستەکانە بوو لەسەر مێزەکە لێرەش بە هەمان شێوە نفسی تەریقەی خوارەیە پرسیارتانەیە؟ کتێبە دیارەکان بخوێنیوە کتێبە دیارەکانیش دەتانی بخوێنیەوە دەتانی بە خواستنیش بێەوە چیان بەش هەم نانم کتێبی عەرەبیمان هەیە کتێبی کوردیمان هەیە ینی تورکیمان هەیە ئیدی ئینگلیزیمان هەیە فارسیمان هەیە نەقسی وەچتن نییە ئەوە کۆپیەکە لەو بەشەی کە لە ژۆرە هێلنا هۆڵەکە هێلی لە دامانەیە لە کۆمپیوتەر مەسەڵ کتێبانەکە داخلی کۆمپیوتەر کرایە لە کۆمپیوتەر کۆپیەک ماوە گوتێکە دیتمانە وەرەقی لێرەماندانە لۆ نمونە مەسەڵەن کارەبا نابیتن کۆمپیوتەرەکە ئیژ ناکاتن ئەتوو لەسەر ئەو لیستەی دەگەڕی هەیە حەزی لێنێ لە کۆمپیوتەر بگەڕێتن مەسەڵەن هەیە لە بەرچاوی پێی خۆش نییە لە دوو بە کۆمپیوتەر بگەڕێیان مەسەڵەن ئیدی چاوی مەسەڵەن هەیە زەعیفە ناتوانین لە کۆمپیوتەر بگەڕێتن ئیدی لەوان لەوەی خۆی دەگەڕێ کوی ئیسراحەتی چ لە کۆمپیوتەر هەیە معلوماتی لەسەر کۆمپیوتەر نییە لەسەر ئەوەی حەزی لێ لەسەر سز دەکەی بگەڕێت یعنی بەدلی خۆت ئازادی ئەمە لە کتێبخانەکەمان دوو هۆڵی کۆریمان دوو هۆڵمانێ تایبەت بە کۆریەکان یەکیان هۆڵەکیان تایبەتە بەو ئیش و کارانەی بەو چالاکیانەی کە لە عێراق لە کوردستان کردیتیان تێ ئەرزیان کردیا هۆڵەکیان تایبەتە بە کولتور و شێوازی ژیان و خان و ئۆشتانەی خۆیان ئەوەی لێرەکوانە دەیان بینین ینی هەموو شتەکان وازحە پێویستی بە باسکردن ناکە تەماشایەکەن دیانە شتەکانیە بگەڕێن تەماشا بکەن قوتابیانی خۆشەویست سڵای خواتان لێبێت بەردەوامی لە بەرنامەکەمان ئیمڕۆکەش بە بەشداری قوتابی
ڕۆژە محەممەد پۆلی یەکەمی بنەڕەتی قوتابخانەی کلێڤەری ئەهلی. زۆر سپاس دەکەین ڕۆژەخان. ڕۆژەخان کە هاتی ئیمڕۆ کە سەرما بوو یان گەرما بوو دەرەوە باران بوو یان باران نییە؟ باران نییە. باران نییە بۆیە ئەو تیشێرتت لە بەرەگە باران بی دەبی خۆمان داپۆشین دوایە سەرمامان دەبی ئەوەی سەرماشی بیچی لێ دێ نەخۆش دەکەوی. نەخۆش دەکەوی کە نەخۆشیش کەوت دەبێت سەردانی پزیشک کاوەنیا جابەر لەوەی ئەو هەموو ماندی بوونە و نەخۆشکەوتن و پزیشک دەبی خۆمان جوان تاپۆشین لە کاتی سەرماداوەنیا. دەستەکانت خۆش و سپاس دەکەین. ڕۆژەخان شەوان زوو دەنووی یان درەنگ؟ زوو دەنووی. زۆر باش. ئەی بەیانیان زوو هەڵدەستیان درەنگ؟ زوو. ئەیوچی ئێواران دوای مەغریب سەری ئەفلام کارتۆن دەکەی؟ سەری تەلەڤیزیۆن دەکەیت؟ چ ئەفلام کارتۆنەکەت پێخۆشە؟ دەی تەماشای مشک و پشیلەی دەکەی؟ باشە زۆر سپاس دەکەین. ڕۆژەخان خۆت پۆلیەکی بنەڕەتی بۆ ئێمەش لە کتابی خۆتان بابەتێکمان بۆ هینەی بۆمان بخوێنەوە. باشە کچەکەی من فەرموو لەسەر شاشەیە. هەتاف بەیانی زوو بوو. زوو هەتاف بخوێنەوە ئەو شەی. بەیانی زوو هەتاف لە خەو ڕابوو لە پەنجەرەی ژوورەکەی سەیری ناو باغەکەی کرد. بینی لوق و پۆپی دارەکان دەشەکێنەوە کە گوێی لە گڤەگڤی بایە بەهێزەکە بوو. ڕایکردە لای سۆلاوی خوشکی و ئامۆژگاری کرد پۆشاکی گەرم لەبەر بکات تاکو وەک ئەو جارەی هەواڵی برایان لەسەرمانە نەخۆش نەکەوێت. سۆلاویش زۆر سپاسی کرد. دەستەکانت خۆش زۆر سپاس دەکەین. ڕۆژەخان دێنە سەر خوێندنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. باشە خۆت کە پۆلیەکی پێمان خۆشە خوێندنەوەی کوردی پۆلی دوومان بۆ بخوێنیەوە. دەتوانین بخوێنیەوە؟ ئاساییە؟ زۆر باشە بەس پەلەی مەکە لەسەرە خۆ. باشە ڕۆژەخان. بابەتێکت بۆ ئێستا هەڵدەبژێرین ئەوە کە خوێندنەوەی کوردی پۆلی دووە. ڕاستگۆیی. زۆر باشە فەرموو. ڕاستگۆی شتێکی پیرۆزە. کاری مرۆڤی ڕێزدار و باشە. مرۆڤ پێی سەفراز و خۆشەویست دەبێت. خەڵک باوەڕی پێ دەکەن. کورد دەڵێت ڕاست بە ڕێگای شێرە بڕۆ. دەبێت ئێمە هەموو کاتێک ڕاستگۆ بین و خۆمان لە درۆ دوور بگرین بۆ ئەوەی دایک و باوک و خوشک و برا و مامۆستا و هاوڕێکانمان باوەڕمان پێ بکەن و هاوکاریمان بکەن. زۆر باشە دەستەکان خۆش. ئەو بابەتە باسی چی کرد؟ ڕاستگۆیی. پێویستە هەموو کەسێک ڕاستگۆ بێوانە. دەستەکانت خۆش. دێنە سەر پۆلیسەی بنەڕەتی خوێندنەوەی کوردی پۆلیسەی بنەڕەتی ڕۆژەخان. بابەتێکت بۆ هەڵدەبژێن. دەتوانین بابەتەکان بخوێنی و پۆلیسێ؟ ئافرین زۆر باشە کە خۆت پۆلیەکی کتێبی پۆلیسێ دەخینەوە دەستپۆشت لێ دەکەین. بولێکی داماو. ڕۆژێکیان سۆلاو و سۆلین لەسەر ئەوە ڕێکەوت
لەسەر لە باخچەی گشتی بدەن. پاش ئەوەی گەیشتنە باخچەکە بە ناویە دەسوڕانەوە، چاویان بە بولبولێکی جامدار کەوت کە زۆر داماو بوو. سۆلاڤ و سۆلێن هەڵیان گرت و بردیانە ماڵەوە. لە ماڵەوە جامەکەیان تیمار کرد و دان و ئاویان بۆ دانا و بەدەور و پشتیا دەهاتن. پاشی چەند ڕۆژێک بولبولەکە وردە بەرەو چاکبوونەوە دەچوو. پاشان خستیانە ناو قەفەزێکی ڕەنگینەوە و ڕۆژانە سەردانیان دەکرد و تەماشایان دەکرد. زۆر کز و داماوە و لە جاران خراپترە. بۆیە سۆلاڤ بە سۆلینی گوت: دەستەکان خۆش، زۆر سپاس دەکەین. باسی چی کرد ئەو بابەتە ڕۆژەخان؟ بولبولێکی داما و باسی ئەوە دەکات کە بولبولێک چاویان بە دەسوڕان و چاویان بە بولبولێکی جامدار کەوتووە نیە کە زۆر داما بوو، سەولوی بوو. سۆلاڤ و سۆلین هەڵیان گرت و بردیانە ماڵەوە. دواتر سەیریان کرد ڕۆژ بە ڕۆژ کز و داما و وەزعی خراپترە. زۆر سپاس دەکەین. بولبولت هەیە لە ماڵێ؟ چۆلەکە هیچ شتێکتان نییە؟ هیچ بەخێو ناکەی؟ هەندە جار ئەوە چێشکێک لەسەر لای دەرکەکەی مارەیە. چێشکەکە دێتە سەر دەرکەی ماڵەوە. لۆ چ دێ؟ هەر لۆ خۆی دێ یان دێ عەزی دێ شتێک بخوا؟ ئەوە لەیان دەرهێلکەی دەکات. زۆر باشە. لێی نادەی کە دێتن؟ بەس هەندە جار هێلکەکەی لێبەر دەبتەوە دەستچێ. ئۆ هێلکەی دەکا، هێلکەکەی لێبەر دەبتەوە دەشتێت. چەند گوناحە! چەند هێلکەی دەکا؟ یەکە، دووە، زۆرە؟ نەدیتیا. ئەدووچی بەردەبتەوە تەمەشا دەکەی؟ دەچی تەمەشا هێلکەکەی دەکەی وچی بەردەبتەوە؟ خوشکردیتیتی لەگەداکرد. خوشکردیتیتی لەگەڵدا کرد. ئەوان سەیریان کرد و سەیرت نەکرد؟ تەمەشا هێلکەکەت نەکرد؟ لەیان دەرکەچیە. ئۆ گوناحە. گوناح نییە؟ گوناحە. ئۆ گوناحە. هێلکەکەی لۆ بەردەبتەوە. بای لێرەدا بەخۆی نازانی لۆ لەبەرچێ؟ هەموو جارێ بەردەتاتەوە بەخۆی. ئۆ فەقیرێ. هەموو جارێ هێلکەکەی بەردەبتەوە. دەستەکانت خۆش. زۆر سپاس دەکەین. ڕۆژەخان وەرە سەر تەختەی. باش دەست لە قەڵەمەکەی هەڵگرە. با دەست بکەین بە ڕێنووسی کوردی. ڕۆژەخان بنووسە بولبول. بول. زۆر باشە. ئافرین. زۆر باشە. بەس ئەو جارەی هەندێک وشێکت پێ دڵم کەمە گەورە بنووسەوە بی لێمان دیاربی. ڕەژمەکەەوە زۆر باشە. بولبول. بنووسە هێلانە. چکە تاسی باسی چۆلەکەکەمان کرد. هێلکەی لێ بەردەبتەوە لەسەر هێلانەکەی. بنووسە هێلانە. ئافرین. زۆر باشە. دەستخۆش. ڕۆژەخان. هێلانە. ئافرین. بنووسە هێلکە. ئافرین. هێلکە. ئافرین. هێلکە. زۆر باشە. بنووسە چۆلەکە. زۆر باشە. ئافرین. ڕۆژەخان. چۆلەکە.
چۆلەکە زۆر باشە بنووسە مریشک بنووسە ڕاستگۆ ڕاستگۆ ئافرین ڕاستگۆ ڕاستگۆ زۆر زۆر باشە خۆش ڕێزدار ڕێزدار دەی ئەگەر بزانی بنووسی دەکات زۆر زیرەکی ڕێزدار زۆر باشە زۆر زۆر تەواو ڕێزدار زۆر باشە بنووسە ماف 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 بنووسە ڕەنگ ڕەنگ ئافرین ڕۆژەخە زۆر باشە ڕەنگ بنووسە دەنگ ئافرین ڕۆژە بنووسە بڵند زۆر باشە بڵند بنووسە گریان گریان زۆر زۆر باشە گریان بنووسە پێکەنین کەمەک دوترۆ بیجێ ببتەوە جێگاکەی ببتەوە لەولاتر مساحەکەی دەست دێ مساحەکەی دەست دێ کچەکەم هەندێک دوورتر بنووسەوە بیجێ ببتەوە پێکەنین وشەیەکی درێژە پێکەنی بەڵێ پێکەنین پێکەنین بە هەندێک وشەی گرانتر لێ بپرسم باشە دەزانی بنووسی بنووسە سەرفراز ئەگەر بزانین دەکات زۆر زیرەکی سەرفراز سەرفراز ئەی ئافرین ئافرین سەرفراز سینۆها بزانمە وشەی دەزانی کە زۆر قورسە سینۆها ئافرین ئافرین سینۆها ئافرین زۆر باشە وۆ ها ئافرین ئەجا ها بزوێنی کورد بیکە بزوێنی کورد هانە ها ها بزوێنە درێژەکەی بیکە ئا بزوێنی کورد زۆر باشە سینۆهای ئافرین زۆر زۆر باشە بنووسە بڕیارم دا بزانمەوە دەزانم بنووسی دەست برکە کەمەک ڕۆژەخان بڕیارم دا ئەگە بزانیوی زیرەکی بڕیارم دا زۆر باشە بڕیارم دا زیرەک بم هەندێک دوورتر و بی دیاربی لێمان دیاربێ ئێ باشە ئەوێ باشە ئەوێ باشە خاڵەکەی کە زیرەک بم زیرەک بم زۆر زۆر باشە بنووسە زەردەواڵە دەی ڕۆژە ماندوو دەکەین زەردەواڵە ئافرین ئافرین وا ڵە زۆر زۆر باشە زەردەواڵە بنووسە هەرێم هەرێم زۆر زۆر باشە هەرێم هەرێم باوشەکی قورستر لێپرسین باوشەکی گران لێپرسین ڕۆژە باشە وشەکی گرانتر
بنووسە ڕەونەق ڕەونەق دەی ڕەونەق لە خوارتر و بیجێ بکتەوە ئەلێوێن دەنووسە ڕەونەق زۆر باشە بنووسە بۆیاغ 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 دەی بۆیاغ ئافرین دەی ئەی ئافرین زۆر زۆر باشە بۆیاغ بنووسە بۆق بۆق بنووسە ڕیخۆڵە ڕیخۆڵە ئافرین ئافرین زۆر باشە ڕۆژە محەممەد پۆلی یەکەمی بنەڕەتی زۆر سپاس دەکەین دەستەکان خۆش هیواسەکەتون بۆ دەخوازین فەرمودانیشە زۆر سپاس ڕۆژەخان ئافرین دەستەکانت خۆش هەر سەرکەوتوو بی